ئێمە ڕێنمایمان بۆ هاوڵاتیان و گەشتیاران کە دێنە سەر زێ بچوو لە گوندی گۆبتەوە گوندەکانی کە لە سەر زێن ڕێنمایمانەوەیە کە لە کاتی مەلەکردن و گەشتکردندا بە تایبەتی لە کاتی مەلەکردندا ئاگاداری خۆیان من ئەو ڕێنمایانە جێبەجێکن کە بڵاوەکرێتەوە لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی و لەلایەن خەڵکی گوندەکە کە ئاگادارن ئەو شوێنانەی بە تایبەتی گۆمی ئەو کانەکانی شەولم غەسالەکان کە خەریکی کاری بیناسازی و دەرێنانی موادی بیناسازین زۆر قوڵن حەفارەیشی تیا کردووە بۆیە لاگەری مەلەکردن و شوێنانەیە لەوانەیە ڕووداوی دڵتەزیان بکەوێتەوە لەگەڵ ئەوەی کە ئاوی زەی بچووک ئاوێکی ساردە و زۆر خوڕە و ڕێنمایمانەوەیە وریابن ئاگادار من لە کاتی مەلەکردنا تووشی ڕووداوی دڵتەزیان نەبن بۆی خواستە ڕووداوێک نەکەوێتەوە خنکان و کارەساتی ناخۆشی لە دروست بێت و سەباردە خاڵی دۆم ئێمە تیمەکانی بەرگری شارستانیمان تیمی مەلەوانی لە ناحیا غژەلەر بەردەوام لە ئامادە باشیان لە حاڵەتی لە کاتی ڕوودان یەک حاڵەتێکە تیمەکان بەردەوام لە ئامادە باشیان و دێنە سەر ڕووداوەکە و کاری خۆیان جێبەجێکەن.